کوڕی شەهیدین پایتەختی شارە زوور ئەو شارەی کە سەردەمانێک بۆ پارتیەکان وەک بادیرانی دووەم بوو. سەنگەر ئێستاش پارتی هەڵەبجەی چۆڵ نەکردووە و جێپێ قایمە دەڵێن کارێک دەکەین لەم هەڵبژارتنە شکوو هێزی پارتی لە هەڵەبجە کۆ بکەینەوە. کاندیدەکانی پارتی لە هەڵەبجە دایانەوێت زۆرترین دەنگ کۆ بکەنەوە. چاویان لەوەیە کە کورسیەکی پارتی لە هەموو پارێزگای سلێمانی لە هەڵەبجە بێت. ڕێبوار ئەمین کادیدی ژمارە 12ەیە لە لقی 12 و سەنگەر بڕیارە هەڵبژارتنەکانیش 12ی ئەمانگە بکرێت. کاک ڕێبوار میێوانی بەرنامەی چی دەکەن؟ دیارە لەگەڵ ڕقەمەکانی شانست هەیە کاک ڕێبوار. من سەربەرزم لەگەڵ ئێوە خۆمە بینمەوە لە ناوم هەواڵانە خۆمە بینمەوە لە هەڵەبجەوە لە شارە زوورە و لە سەی سادقەوە و لە هەورامانەوە سڵاو بۆ هەموو پارتیەکانی کوردستانە لێرم. من ئەمەوێ بڕۆم بەرلەمانی باغانیۆنەری ڕاستەقینەی ئەوان بم کار بکەم بۆ بەجێبەجێکردنی بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان و سەرڕایەوە من چەند بەرنامەیەکی تایبەتی خۆم هەیە لە بەرنامەکە لەگەڵتانە بم بۆی ئەوە بێنە ئەو بەرنامەیە کە بەدەستەوەیەوە دەتەوێت بۆی مێ باسکی بۆ خەڵکی جوابی منێدا لەگەڵ ڕقەمەکان شانست هەیە. ڕقەمەکان خۆشحاڵم و خۆشبەختم لەگەڵ ڕقەمەکان من ئەم جارە زۆر شانسم هەیە. ژمارە 12 کاندیدی لقی 12 ڕۆژی 12 مانگی هەڵبژار. ئەبێ 12 مناڵیشت هەبێ. ئازادیم ناوێ وەکو بەنگلادیشێک بژین. پارتی دیموکراتی کوردستان یەک بنتیری مەکتەبی نییە لەم شارە. وتیان کاکە تۆ حەقت لە هەولێرە تو ئەو خوا هەمووی ئاوای نەیەکرد بۆ پارتی. ئەوە ئەچێتە پەرلەمانی عێراق چی بکا بۆ هەڵەبجە باسی پارتی ناکات. وەڵا کەسیش ناکا بۆ هەڵەبجە. بۆچی کەسیش ناکات؟ ئەی چیان کردووە بۆ هەڵەبجە لەمەوە پێش؟ هەڵکی هەڵەبجەمووی منە ناسێ ئەوەی کە ئێمە جاگەر ئیزنم بەی پیاوێکی خۆنەواری پیاوێکی بەڕێزی ئێمە لەسەر وەکو خزم و خەڵکی هەڵەبجە ئێمە لەسەر سەرمانی بەڵام وەکو حیزب کەسی چی نەکردووە لە بەغاتات تۆ بیکەی. بینێ ڕابودی هەڵەبجە بزانین چی لێکا ڕاستەکە بزانین چی بۆ هەڵەبجەکە واز دەسەر کۆمار چی بۆ هەڵەبجە. ئێمە وەکو هەڵەبجە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێشەکی وەکو هەڵەبجەی وەکو خەڵکی شارە زوور وەکو خەڵکی سەی سادق وەکو پێنجوێنەکان ئەم جارە ئەمانەیە بڕۆی ناوێ داوای ئەم مافانە بکەین کە زەوت کراوە حکوومەتی عێراقی پێشێلی کردووە ئەو قانونەی کە دەرچووە لە ئەنجومەن نوێنەرانی عێراق کە تەعویزی هەموو خەرەبووی هەموو زیان لێکەوتوان بکاتەوە تا ئێستا شمولی محافظەی هەڵەبجە و سەی سادق و پێنجوێنی نەکرد. من جواب من و تۆ ئەو ئەڕوا لە بەغا عەرەب حساب بۆ من و تۆ ناکا. زۆر ڕاستە. سەنگەر من ئەم جارە داوای ئەم پیاوە من لی ناسم پیاکی سەرکەوتوو بۆ من خۆ خودی خۆشم پارتی نیم لە ئیش و کاری خۆیان دەوامێکی هەبە و مەحامی بە و یشێکی سەرکەوتوی هەبووە بەڵام وەکو خودی پارتی ئێستا ئەوە بە خەڵکی هەڵەبجە و سلێمانی ئەفرۆشنەوە ئەوان کە مەسەرەن دەسەڵاتیان نەبووە لەمنەوە ئیش بۆ بکەن سەرکەوتوی ئەوانمان بینیوە لە هەولێر و دووەک بەڵام سەرکەوتوەکەی ئەوان ئەوە نییە مەسەرەوە ئازادی ئێمە هەمانە لەم شاری ئەتوانی بارزی خۆمان بەقیڕێنین بەسەر هەموو دەسەڵاتەکان سوگایەتیان پێ بکەین قسەیان پێ بڵێ لێرە ئەوان لە ئەولێر ڕێگە بە خەڵک نەیان بخیڕێن و بارزی خۆیان سنگ دەرپەڕێن بەڵام پیاوێکی زۆر سەرکەوتووشە. باسی خزمەتیەوەی کرد کە لە هەولێر خزمەتتان کردو بەڵام لێرە بۆ پارتی خزمەتی ئەم شارەی نەکرد. پارتی خزمەتی ئەم شارەی نەکردو ئیدارە نەبووە کردوویەتی من چەندین پرۆژە لە هەڵەبجەدا کە کراوە لەسەر دەستی سەرۆک بارزانی پرۆژەی قیتاوکردن و ناو بازاری شارەوانی پرۆژەی دروستکردنی خانووی شەهیدان پرۆژەی ئاوی هەڵەبجە پرۆژەی ئەو پرۆژە گەورەی ئاوی هەڵەبجەی سەی سادق و هەڵەبجە و سیروان کە تا ئێستاش خەڵکی هەڵەبجە لە بەردەم ئەو پرۆژەی حەساوەتەوە سەبارەت بە خاڵی دووەمەوەی کە لە هەولێر ئازادی نییە نەخێر ئەو ئازادی لە هەولێر زیاترە بەڵام لە هەولێر شتێک ماوە ناوی ڕێز و احترامە بۆیە ئەمانەوێت ئەم جارە نوێنەرەکان کە لێرە وەڕن ئەو ڕێز و احترامی کە خەڵکی هەڵەبجە و دەڤەری شارە زوور هەیان بۆ ناوێکتری بیگەڕێنەوە بەڕاستی لە ساڵی 2009 وای لێ هاتووە کۆمەڵی خەڵک حرمەتم هەیە لەس بە سیاسەتێکی شەکە کە ئێوێ ئەم ڕێز و احترامە نێنێ ئەو کاتەکە گۆڕان دروست بوو 50 بوو ئێوەتان پێ ناخۆش بوو بەڵام پارتی دوای دروستبوونی گۆڕان ئەمەی پێ ناخۆش بوو چونکە هەموو دەسەڵاتەکانی لە هەولێرا چڕ کرایەوە لەسەرەوە کەس نێزانی بووجە چییە گۆڕان هاتبووتی بووجە ئەمەیە کاکە لە سا 53 بۆ هەولێر و لە سا 47ەکەی هاو بۆ منتیقەی سێبانی
بەڵام لایەنی ئۆپۆزیۆنەکە کە قاچێکیان لە دەسەڵاتە بوو کە قاچیان لە لەسەر جادە بوو کە مناڵی خەڵکیانە بەکوشت لە تاو ململانەی خۆیان شارەکە لە وشێ دوا کەوت. من بە جۆرێکی علمیتر باسیەکەم کاک سەنگەر من ئەڵێم لە دوای دروستبوونی بزنەوەی گۆڕان دوای ئەوەی کە ئۆپۆزیسیۆن دروست بوو بە جۆرێک مامەڵەیان کرد بە جۆرێک هەڵسوکەوتیان کرد کە بەڕاستی حکوومەتی عراقی بۆی دەرکەوت ئێمە یەکریزی ناو خۆمان لەدەست داوە بۆیە دوای ئەوە حکوومەتی عراقی فشارەکانی تون کردەوە و ئەو کاتەی تا پێش 2009 ئێمە هەرچێکمان بوو تا ئەوان قوبولیان نەکرد لەبەرەوەی کورد یەکریز بوو بەڵام دوای یەکترازانی ماڵی کوردی ئەوان ئەو فرسەتیان قۆستەوە بۆیە توانیان بە هەر جۆرێکە خۆیان مامەڵەمان لەگەڵا بکەن. ئەم کابرا وتی قسێکی خەتەری کرد وتی کاکە 47% بودجەی کوردستان حکومە نردوێتی بۆ سلێمانی و هەڵەبجە ئێوە بوو متابعە ناکەم پارەیەم خەڵک بەڵێ متابعەمان کردووە ئێمە سەر خەڵکە بڵێ چی لەو پارە نەک لە 147 لە 149 بودجەی هەرێمی کورسان هاتۆتە محافەزەی سلێمانی لە 150 بۆ هەولێر و دووەک بوو هەموو خەڵکی کورسانە مازانێ پارەی دەواازە گموریەکان پارەی زەریبات کە وەرگیراوە یەک دیناری نەچۆتەوە بانکی حکوومەت یاریمی کورسان هەمووی لە محافەزەی سلێمانی سەرفراوە ئێمە پێی نەکراوە ئێمە حیزبی دەسەڵات نەبووین لێرە هەموو خەڵکی هەڵەبجە مازانێ هەموو خەڵکی یەکێتی نیشتیمانی کورسان خاوەنی دەسەڵات بووە خاوەنی بڕیار بووە خاوەنی ئیدارێ بۆ لێەوە هیچ بۆ هەڵەبجە نەکراوە هیچ ئیمالترین شار لە هەموو دنیای هەڵەبجێ دێگەی لەم دیویسەی دەرێکەوە هەر وەرە ئەگەر هیچ فەرقیە بوو لەگەڵ خانوو ڕێک وەسینی ماوەتەوە هەموویمان بینیوە حقم بەسەر حیزبەکەیەوە نییە ئەکید نەگەر هەڵەبجە من نوێنەری تاک بە تاکی خەڵکی هەڵەبجەم لە هەر لایەنێک بن لە هەر جێگایەک بن هەڵەبجە سەی سادق پێنجوێن هەورامان شارەزور من بخۆم بە بچووکی هەمویان نەزانم و ئەوەشی کە من بزانێت لە نزیکەوە من پێشتری ژەر بەو نەفەسە ئیشم کردووە داواتان لێکەم خەڵکی هەڵەبجە هەر نوێنەرێک لە هەر لایەنێکەڕوا با نوێنەری ئەو نوێنەری ڕاستەقینەی کورد بێ نەڕەوات بۆی حیزبایەتی بکات نەڕوات بۆی کە خیانەت بکە من هیوادارم ئێوە ئەم جارە بە دەنگەکانتان ئەوە بسەلبێن کە خەڵکی ڕاست بەڵێ پێشتر خیانەتکار هەبووە پارتی لە سەرەتای تەمەنیوە کە دروست بووە بە خیانەت دروست بووە منیش وەڵامی جەنابەتە ئێمەوە وەڵامی جەنابەتە ئێمەوە جەنابیشت باش ئەناسم و تۆ یەکێکی لەوانەیە کە داخ لە دڵی بۆ پارتی دیموکراتی کوردستان هەموو خەڵکی هەڵەبجە هەموو خەڵکی کوردستان شایدە چێ خیانەتی کرد و چێ سەنگەرەکانی بەرگری بەجێهێشت هەموو خەڵکی شاهیدە هەموو خەڵکی شاهیدە کە چێ بەرگری کرد و لە بابەی ئەمبرانزی تێکشکان ئەوە کۆمەڵە قسەی بریقەدارن کە هەموو خەڵکی کوردستان باش ئەزانێ ئێوە کێن ڕووی ڕاستەقینەی ئێوە کێ لە 16 ئۆکتۆبر ئەوە دەرکەوتووە لەبەرەوە من وەکو هەڵەبجەیەک هەموو خەڵکی هەڵەبجەم خۆشەوێ بە هەموو لایەنەکانەوە بۆیە سەربەرزم ئێستا لە ناو خەڵکی خۆمەستاوم لەبەرەوەی پێشتر خزمەتی هەڵەبجەم کرد هەڵەبجەی من و تۆ تا ئێستا بە پێی بڕیاری جەنابی سەرۆک بارزانی بۆتە پارێزگا بەڵام حکوومەتی عراقیدانی پێدا نەناوە کار بکەین بۆی کە هەڵەبجە بە ڕسمی لەناو پەرلەمانی عێراق بێ بە پارێزگا ئەمە کارێکی ئاسان و بە هاودەسی لەگەڵ بەرادەرەکانمان کرد یەکێک لەو کەسان عادل مراد بوو کە نووسراوەکەی بڵاو کراوە تۆ داوای کرد کە بودجەی موچەی هەرێمی کوردستان ببڕێت لە حکوومەتی عێراق من یەک شتەڵێم بە خەڵکی ئەم شارەی خۆم من یەک شتەڵێم من تەمە ناکەم خەڵکی شاری ئەمە خەڵکێکی بەرچاوڕوون بووە هەڵەبجە هەمیشە پێشەنگ بووە لە هەموو شۆڕشەکان هەڵەبجە پێشەنگ بووە داواکەم خەڵکی هەڵەبجە ئەم جارە شەرمن نەبن خەڵکی هەڵەبجە باش ئەزانێ خیانەت چێ کردی 16 ئۆکتۆبەر چێ کردی داواتان لێکەم خەڵکی هەڵەبجە ئەم جارە با نوێنەرەکانی ئێوە ئەو نوێنەرانە بکە خەڵکی سەربەرزی هەڵەبجە لێرە پێمانەڵێ ئازادی ڕادەربڕین هەیە بەڵام هیچ ژێرخانێکی خزمەتگوزاری و ئابووری نییە بەڵام بە شانازیوە لە هەولێر و دوهۆک زۆرترین خزمەتگوزاری هەیە من نامەیە وەکو بەنگلادیشیەک لێرە بژین بەڵام ئازادیم هەبێ ئازادیم نایە وەکو بەنگلادیشیەک بژین ئەمە ئازادیش بەدەست پارتیە وایە هەڵەبجە ئێستا هەموو شتێکمان بۆ کرا بەدەست پارتیە وایە بۆ من لە تۆ نیم یعنی هیچم بۆ نەکرێ لە وڵاتان خەڵکی ئەم وڵاتە نیم ئێوە چیتان پێکرێت جگەل لە بەڵێنی باقوبرێک دەبا جوابات ئێمە وەکو من پێشتر ئاماژەم پێکرد ئەمە قسەی ئەمرایە زۆر تەواوە ئێمە ئەبێ دوژمنە ڕاستەقینەکانی خۆمان بناسین کەشی عەوس و نەو عەرەبە بۆیە ئەبێ ئەم جارە داواتان لێکەم منیش وەکو هاوڵاتیەک
داوا ئەەکەم کە ئەم جارە نوێنەرەکانمان بە یەکدەستی بە هاوکاری بڕۆین بۆی ئەم قسەی کە ئەم برایە کردی قسێکی زۆر تەواوە و لە شوێنی خۆیەتی بۆی ئێمە بتوانین ئەو مافەزەلکراوانەی کە لە دەستمان چۆ بەدەستی بێنینەوە. کاکە زۆر سپاس. ئەو هەویانە چێ بەدەست لە هەفتاوە پێ دو پارتی تا ئێستا بێت ئابران نا عمد و نا استخبارات و تا ئێستا دیاری معاشم نییە نییە تا ئێستا من دیاری معاشم نەبێت با من جواب بدەم ئەو پیاوە بەرەزەیەکێکە لە پیاوە شۆڕژێرەکانی ئەم شارە من خۆم شایدیەوەی بۆ بەڵێ پارتی کاک سەنگەر پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتێکی مەحدودیە پارتی دیموکراتی کوردستان یەک مدیر مەکتەبی نییە لەم شارە پارتی دیموکراتی کوردستان ئەوەی بەدەست نییە بتوانێت فەراشێک دامەزرێ لەم شارە بۆیە ئەوەی ئێمە کردومانە لەوانەیە بەشێکی کەم ڕێژەیەکی زۆر کەم کە لە پەنجەکانی دەستی پەڕناکە کادری حیزبین و توانیوانە لە بارگای حیزب داوام بکەن وەکوتر ئێمە دەسەڵاتی ئەومان نەبووە لە هەموو محافەزی سلێمانی فەراشێک دامەزرێن ئەم پیاوە حەقی خزمەتێکی گەورەی هەیە من شایەتی ئەوەی بۆ دەم بەڵام ئێمە لە ئیدارە دەسەڵاتی ئەومان نەبوو کە بتوانین خزمەتی ئەو خەڵکانە برایەکم پارتیە بامەسا مەحبوب کردیان بە مدیری ئەم نەوجوانان نانیاڵا بێتە پارتی دڵنیان تەواو جەنابەت بچیتە پەرلەمانی عێراق چ پرۆژەیەکی هەیە بۆ خەڵکی هەڵ یەکەم سەبارەت بۆ جگەلەوەی کاکرێبار هەموو کەس دێتە ئێراڵی کاکە بچمە بەغدا سوێن دەخۆمە لە بچێکمان پارێزگە وەکو پرۆژە ئەگەر بگرێن من علمیان جوابیانە دەمەوە من لە خەڵکی ئەوەم من لە ناو بازاری ئەوەم شەوڕژ من ناتوانم درۆ لەگەڵ ئێوە بکەم خەڵکی دەتوانێت درۆ بکە بەڵام من ناتوانم لەگەڵ ئێوە درۆ بکەم من ڕێگە عیلمیەکەتان پێڵم ئەوەیە کە کار لەسەر لەگەڵ برادەرەکانم کار لەسەرەوە بکەین من پرۆژەم حازر کردووە بۆی تعدیلی ئەو قانونە بکرێ دەسەڵاتی بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێتە ئەنجومەنی محافەزات ئەو کاتە دڵنیا بن من پارتی بووم ئێستا ژنایلۆنەوە تا بەخانووکەمەوە کۆڵەکەم داوەتە ژێر دارەکانی شکاوە خەناوم دەرچوو شیرینیم بەخشیەوە چوون بۆ مەحمەلات گوتیان کاکە تۆ حەقت لە هەولێرە ئێمە لێرە ینی بووین بە سوتەمەنیەک لە بینی پارتیوێکێتیان لێرە قسەمان ناڕوە هیچمان بۆ ناکرێت دوورین هیوادارین وەکو لێرە ئەمان ئەڵێن پارتی چاو لە هەڵەبجە بکەن وەڵاهی ئێستا بە حازری کامێرەکانتان وەرن ناوەکەمیان گۆڕی لەبەرەوەی پارتی بوو هەموو خەڵکی هەڵەبجە شایدە مەزلومترین خەڵک کە زوڵمی لێ کرابێت لە پاڵەشەی هەڵەبجە پارتیەکانی هەڵەبجە خوای کوردستان بەر جوابم بەرەوە خەمە سەر چاوم پارتی پێشینەی هەموو حیزبایەتی وانە پارتی پێشینەی هەموو حیزبایەتی نەبوو ئەگەر سیاسەتی ملیانێنی ئەمە نەبێت پارتی ئەو هەموو پارە لە ژێر دەستیا بوو ئەگەر سەرفی کردایە بۆ ئەم میلەتەکە لە ژێر دەستایەتی تو ئەو خوا هەمووی ئاوای نەیەکرد بۆ پارتی بۆ نەدانکرد کاکە بۆی وتی تو بە زاتی خوا جاویدە بە زاتی خوا منیش پێڵێم بەڕاستی پێڵێم پارتی دیموکراتی کوردستان خزمەتی گەورەی کردو بە هەموو خەڵکی کوردستان ئەم وەکو هەڵەبجە یەک قسەکان من دەزانم بەڵێ چاکەزانم کوێ ئێشێت ئێستا پارەی لە 149 تا ئەم دەقەیە لە بودجەی هەرێمی کوردستان دێتە محافەزەی سلێمانیش هەڵەبجە تا ئێستا وەک بەشێک لە محافەزەی سلێمانی سێکرا و هاتووە لە لای ئیدارەی سەوزە هەموو خەڵکی کوردستان ئەزانێت من خەڵکی ئێرەم ماڵ بە ماڵ شاری سەنگەرە هەڵەبجە تاک بە تاکی خەڵکی هەڵەبجە دڵی پڕە چکە خزمەتی ئەم شارە نەکراوە مناقەشێکی گەرم هەبوو کاکرێبوار چی لای تۆمایەوە دوو ڕێگەمان لەبەردەستە بۆ پەرلەمانی عێراق یەکەم یان جێبەجێکردنی دەستور و ئەو مافانەی کە پێشێل کراون خاڵی دوم ئەگەر ئەمەمان پێ نەکرا من بانگی سربەخۆیی کوردستان لە ناو پەرلەمانی عێراقەوە هەڵەبجە باشە هاتینە کوتای بەرنامەی ئەمڕۆی چی دەکەن؟ هەتا بەرنامەکی تر من و سەنگەر لەگەڵتان دەبین واتان لەگەڵ